لەو کاتەوەی بەرپرسانی هەرێم دەسەڵاتیان گرتووە دەست هەمیشە لە دۆڵێک بوون و هاوڵاتیانیش لە دۆڵێکی دیکە خۆیان بەردەوام لە ناز و نیعمەتدا بوون و داهاتی ژێر زەوی و سەر زەوی بۆ خۆیان قۆڕق کردووە لە بەرامبەریشدا هاوڵاتیان و فەرمانبەران بەردەوام چاوەڕێی چەند سەد هەزارێکن تا مانگانە وەری بگرن و ژیانێکی سادەی پێ بەڕێ بکەن. مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم وەک پیشەی هەمیشەی خۆی بەبێ گەڕانەوە بۆ زیرانی بێدەسەڵات و پەرلەمانی پەکخراو پرۆژەیەکی بە زمانی ئینگلیزی بە ناوی ڤیزیت کوردستان ڕاگەیاند و بانگەشەی ئەوە دەکات کە ئەم پرۆژەیە بۆ کۆکردنەوەی داهات بەسوود دەبێت. ڕاگەاندنی ئەم پرۆژەیە لەلایەن مەسرور بارزانیەوە لە کاتێکدایە لە هەرێمی کوردستان ڕۆژ نییە خۆپشاندان و گرتبوونەوەی ناڕازایی نەکرێت لەبەرەوەی تەواوی چین و توێژەکان هەریەکەوە بەدەست نەهامەتیەکەوە کە بەرپرسان بەسەریاندا هێناویانە دەناڵێنن. لە وڵاتان بەرپرسانی حکومی کاتێک ئەم پرۆژانە ڕادەگەێنن کە خەڵکەکان کێشەی مافە سەرەتایەکان و خزمەتگوزاری و بژێوی ژیانیان نییە، بەڵام لێرە حکومەت تا ئێستا نەیتوانیوە کێشەی ئاو و کارەبا بنەبڕ بکات. ئەمە جگە لەوەی زیاتر لە 54 موچەی فەرمانبەران قەرزدارە کە بە تاکە حکومەت دادەنرێت لە جیهاندا کە قەرزاری هاوڵاتیان و فەرمانبەرانی بێت. خۆڕاگیری خەڵکی کوردستان لە ساڵانی ڕابردوودا چەندین دۆخی سەرۆکی حکومەتی ماوە بەسەرچوو لە کاتێکدا ئەم پرۆژەیە ڕادەگەێنێت کەوا لە ناوەڕاستی مانگی 6 نزیک دەبینەوە، بەڵام هێشتا فەرمانبەران موچەی مانگی 5 وەرنەگرتووە. لەبری ئەوەی ئەم کێشەیە چارەسەر بکات دێت بۆ نمایشی میدیایی و ڕاکێشانی سەرنجی وڵاتانی بیانی پرۆژەی زەبەلاح ڕادەگەێنێت بۆ ئەوەی وا دەری بخات کە کوردستان بێکێشەیە. ئەمە ڕێک ئەو قسەیەی بۆ دەبێت کە دەڵێت ئاش لە خەیاڵێک و ئاشەوان لە خەیاڵێکی تر. و دەکرێت ببێت بە یەکێک لە سەرچاوە هەرە گرنگەکانی داهات و دەرفەتی. سەرۆکی حکومەتی ماوە بەسەرچوو بانگەشەیەوە دەکات پرۆژەی ڤیزیت کوردستان ڕێگایەک دەبێت بۆ کۆکردنەوەی داهاتێکی زۆر وەکەوەی کوردستان وڵاتێکی بێداهات و بێسامانی سروشتی بێت و ئەو هەموو داهاتەی ئێستا لە بەردەستیانە هەر لە داهاتی نەوتی و نانەوتی بەشی موچە و پرۆژەکانی ئەم هەرێمە نەکات و بیانەوێت ڕێگای زیاتر بۆ کۆکردنەوەی داهات بدۆزنەوە. ئەمەش لە کاتێکدا 42 ڕۆژە ئەم حکومەتە هیچ موچەیەکی دابەش نەکردووە و بێباکیشە لە ئاستیدا. ئاشکرایە ئەوەی هاوڵاتیان دەیانەوێت ئەوەیە حکومەتی ماوە بەسەرچوو بەرنامەیەکی ڕوونی بۆ چارەسەرکردنی قەیرانی دەستکردی دارایی هەبێت، هەروەها ئەو سەدان پرۆژانە تەواو بکات کە ئێستا بە نیوە ناچڵی بەجێی هێشتوون، نەک بێت و پرۆژەی دیکە بە ناوی ڤیزیت کوردستان ڕابگەیەنێت.